لە شاری ستۆکۆڵم لە لیژنەی ناوچەی پارتی دیموکراتی کوردستان سمینارێک بە بۆنەی ڕۆژی لەدایکبوونی بارزانی نەمر بۆ بەڕێز حامدی گەوهەری پێکدێت. باس و بابەتەکانی نێو ئەو سمینارە سەبارەت بە ژیان و خەباتی بارزانی نەمر دەبێت. سەرەتای سمینارەکە بە خولەکێک بێدەنگی بۆ گیانی پاکی شەهیدان بارزانی نەمر و گشت شەهیدانی کوردستان دەستی پێکرد. پاشان بەڕێز کەماڵ مهاجر بەرپرسی لیژنەی پارتی دیموکراتی کوردستان لە سوێد وێڕای بەخێرهاتنی بەشداران باسێکی کورتی سەبارەت بە بابەتی سمینارەکە پێشکەش کرد. ما پێویستە بزانی یادا بارزانی ئەف ساڵە بکەینە سمینار بەڕێز کاک حامد گەوهەری یەکێن یاسە وڵاتە سوێد تایبەت ئەوێلگەل فدراسیۆنێ کارکرین سکرتێری فدراسیۆنێ بوو فترەیەکە کوردستانێ ئەو پوی کاری ڕابۆی کو چەند کتێبەکە چکو کتێبی توی دەست پێ کری و ئێک شوانە دەرکەتی سەر بارزانیە نەمر ماش یا ئەیار. پاشان بەڕێز حامد گەوهەری نووسەر و لێکۆڵەر لە سەرەتای وتەکانیدا ئاماژەی بەوەدا کە قسەکردن لەسەر کەسایەتی و خەباتی بارزانی کارێکی ئەستەمە و بارزانی وەکو دەریایەکی بێبن پەسن کرد. بەڕاستی قسەکردن لەسەر بارزانی لای ئێوە کادرەکانی پارتی ڕەنگە هێندێک دژوار بێ بە تایبەتی قسەکردن لەسەر شخصی مەلا مستەفا بارزانی وەکوەیە ئەتۆ بەو پەرداغا ئاوی دەریا بجۆزێەوە بۆ جگایەکی دیکە یعنی دەریایەکی بێ بنە هەر چەندی ئەتۆ هەر لەسەری بڵێ هەر چەندی لەسەری بنووسی دەبینی هەم زۆر کەم کوتراوە لەبەرەوە ئەمێن وتەکانم سڕ دەکەمەوە لەسەر چوار پرزدا ناکرێ هەموو ژیانی بارزانی سام باس بکە لەسەر سیاست بارزانی و سیاست بارزانی و ئەسکەری بارزانی و مرۆڤایەتی و بارزانی و تاکتیک. گەوهەری ئاماژەی بە مانگی مارس کرد کە بارزانی گەلێک دەستکەوتی بۆ کورد لەو مانگەدا وەدەستهێناوە لەگەڵ ئەوەی کە ڕووداوی گەلێک ناخۆشی وەک کۆچی دوایی بارزانی نەمریش لەو مانگەدا بووە. مەلا مستەفای بارزانی 1903 لە مانگی مارشدا لەدایک بووە. پەیمانی هەوکاری لەگەڵ کۆماری کوردستان لە 2 مارشدا بووە. دابڕانی بارزانی لە هەواڵانی لە رووسیا دوورخستنەوەی بۆ شاری چەمبار لە دوورگەی ئۆرال لە مانگی مارشدا بووە. کاتێک کێشە لە بینی کورد و ڕێژیمی کەریم عەبدولکەریم قاسمدا ڕوویدا بارزانی گەڕایەوە بۆ بارزان لە مانگی مارشدا بووە. ئۆتۆنۆمی کوردستان لە مانگی مارشدا پەسەند کراوە. دەستپێکردنی شەڕی بەرگری لە ساڵی 1974 دیسان لە مانگی مارشدا بوو. پەیمانی جەزایر لە مانگی مارشدا بوو و کۆچی دوایی سەرۆک مستەفا بارزانی هەر لە مانگی مارشدا بوو. لە بەشێکی دیکەی قسەکانیدا گەوهەری باسی لە تایبەتمەندیە بەرچاوەکانی بارزانی نەمر کرد. بارزانی بە درێژایی تەمەنی 76 ساڵ سنووری دەستکردی کوردستانی ئەوە بەڕسمی نەناسی. کوردستانە و دژمنیژەوە 4 لایەنی گرتووە. بارزانی بزوتنەوەی عەشیرەتی گەیاندە بزوتنەوەی ناوچەیی لە بزوتنەوەی ناوچەیی بۆ هەرێمی لە هەرێمی بۆ کوردستانی. ئەوە تایبەتمەندێکی زۆر گرنگە کە بارزانی هەڵگری ئەو بڕیارە بووە. بارزانی قەت حتا ئەگە 3 نەفەریش پێکەوە لە ڕێگایەک ڕۆیش بن بە تەنیا بڕیاری نەداوە. هەمیشە پێی وا بۆ دەبێت بە کۆمەڵ بڕیار بدرێ
ئەگەر دوو لە پارێزەرانیشی لەگەڵ بۆ لەگەڵوان ویستویەتی شتێک پاک توێت چ بکەین. بارزانی بە درێژای عمری تەسلیمی خواستی دوژمن نەبووە. قەت دوژمن هەرچی کوتپێ ئەو مطمئن بن نەیکردووە و دوای نەکەوتووە. ناف خەباتە بارزانیدا هەندێک سفەتێک تایبەتی هەبوون وەکو سەرکردەیەکی کورد هەموو پارچێت کوردستانê وەک یەک چاو و یەک شکل بەرێ خود دایە و هەموو دەما خەبات کرد بۆ کورد و کوردستانê. سفەتێکا دییا وەکو ڕێبەرێک وەکو سەرکردەیەکی تایبەتی بارزانیدا هەبوو هەموو نەتەوە وەکو فەرق و جودایی نەتکرد ئەم نەتەوە وەکی دین فرقا بسلمانە و مەسیحیە و ئاشوریە و کەلدانیا چجارە فەرقیت ناوبەینا خەباتە بارزانیدا نەبوو وەکادی و هەموو دەما پشتاول پشتا جەماهیریا گەرم بوو خەلکیە گەرم بوو پێشمەرگی کوردستانê گەرم بوو وەک ئافرەت وەک لاو وەک گەنج وەکو کرێکار وەکو جوتیار وەکو هەموو دەما خەباتە بارزانی پشتاوە خەلکی جەماهیرê کوردستانê خەلکی فەقیر و ژار یەکگەرم بوو و هەموو دەما خەباتە خودای سەرکەفتی بوو. لە درێژەی سمینارەکەدا بەڕێز ڕەشید عارف کەسایەتی ناسراوی کورد و هاوڕێ و هاوسەنگەری بارزانی نەمر چەند وتەیەکی پێشکەش کرد. بارزانی دانیشت وەکو حقاق حەجیجی بەحس کرد پیچەک گوتی سێرێکی لەبەر بە ئەمما ئەم ئەوێ بچیت تەسلیمی عێراق بیت بلا کەرەم کرد بچیت ئەموی حساب ناکەی خاین ئەبێ بچیتە خارج کەرەمکە بچیتە خارج ئەم خیانەت حڕیەتە بەرسیگەوی هەیە ئەبێت گەلمە بێت بچینە ئیرانێ هەرچەندە شاهی خەنجەرێکە ji حەرکری یەل پشتا مەدای خیانەتەکە مەزن ژێڵمەکری گوتی بلا ئەخەفتە جێ بگەیتە شاهی بەرێ ئەم مەجبورین هێشتێکە دینینە غەیری ئەم بچینە ئیرانێ چونکو هەکە ئەم شۆڕەشێ دەست پێ بکەین وکە تورکیا و ئیران ژی وعراق جي هرسد القوات بشفرقيدن وام باشترين كرة كردا دينا كشتن ودفي ظروف حفته وبينج واتفاق جزائري ام ناجينا هيج هدفك شبر هندي باشتر او ام بچينا ايراني و فرصتك بدينا ملتي خوشي وسر هندي را او هيج تاريخي را معتقلك مؤرخك باشي ديروك نفيسي جي كيم قائدة هاي الكردستان الكردستان العالمي بشتي نكسي أفهند أوارا بين بنا هند الإيراني تقريبا نزيكي 650,000 نفر بين مالا مصطفى شو الإيراني. سیمینارەکەم بە گشتی پێ باش بوو چونکە شتی تازەمان وەرگرت پرسیار کرا لە پرسیارەکان ئیسیفادەمان کرد و زۆر باش بوو. جێگای ئاماژەیەکە لە داهاتوویەکی نزیکدا پەرتووکەکانی بەڕێزگەوهەری لەسەر ژیان و خەباتی بارزانی نەمر چاپ و بڵاو دەکرێنەوە. لە ئاکامی ئەو سمینارەدا جارێکی دیکە بۆمان دەردەکەوێت کە بارزانی نەمر لە هەموو ژیانیدا هەردەم بەرژەوەندە تاکە کەسیەکانی خۆی کردووەتە قوربانی بەرژەوەندی نەتەوەیی.